جارێکی تر سنووری کوردستان و خاچی کوردستان هاتەوە ناو بابەتە سیاسیەکان و مشتومڕی زۆری بە دوای خۆیدا دروست کرد بە تایبەت دوای ڕزگارکردنەوەی ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی داعشدا بوون و خاچی کوردستانیش بوون. ئەو ناوچانە بە خوێن ڕزگار کراوەتەوە، پێشمەرگە گیانی خۆی بۆ کردوتە قوربانی و بە خوێن سربەستی تیان وسیوەتەوە کە لە ئێسادا ژمارەیەک لە سەرکردەکانی عەرەب داوایان کردووە پێشمەرگە و ناوچانی ڕزگاری کردووە چۆڵی بکات. دکتۆر ئارام مینە وەک شارەزایکی سیاسی ڕایگەیاند ئەو قسانە جگە لە کۆکردنەوەی دەنگ هیچی تر نییە. بەشێک لە شوێنەکانی عەرەب لە عێراق ڕوبەڕووی ئێمە یەکەنەوە بۆ پاشەکشەکردن بە پێشمەرگەوە بۆ جێهێشتنی ناوچە جێناوەکانوانە بەرهەمی و عەقڵەتە فاشیستەیە کە لە عێراقا بەرقەرارە. ئێمە ڕاستە لە عێراقا بەعس نەما، بەڵام هێشتا ئەم لێدوانانە پێمانڵە هێشتا کەلتوری بەعس ئەو کەلتورە فاشیستەی کە پێی وایە نیشتیمانی عێراق تەنها نیشتیمانی عەرەبە، ئەوە بەس پێکاتی عەرەب هەیە بژی تیا سەرۆر و تیا دەسەڵاتدار بێ، ئەوە پێم وایە خەلەلی ئەو جۆرە تێگەشتنەی بۆی هەتا ئەو کەلتورە لە عێراقا نەگۆڕێتەوە. دوای 15 ساڵدا نزیکی 15 ساڵ لە گۆڕینی بەعس وەکو دەموچاو وەکو شکڵۆک و موسسات و دامەزراوی بەعس، بەڵام هێشتا ئەو ژێرخانەمان نەگۆڕی و هەتا ئەو ژێرخانە نەگۆڕێ ئێمە ناو بەناو ڕوبەڕووی ئەم جۆرە لێدوانانە ئەو بەرکەوتنانە نابینەوە. بەڵام ڕاستێکی نەگۆڕیش ئەوانە ئیستیهلاکی مەحەلین بۆ کۆکردنەوەی دەمو. ئەو قسانەی سەرکردەکانی عەرەب کاردانەوەی لای فەرماندە سەربازیەکانیش دروست کردووە بەو پێیەی کە ئەوان لە ناو جەرگەی ڕووداوەکاندان کە چۆن و بە چی گیانفیداییەک پێشمەرگە خۆی سنووری خۆی کێشاوە نەک سنووریان بۆ دیاری کرد بێت. ئەم جۆرە لێدوانانە ئێمە پێمان وایە خزمەت بە کۆی پرۆسی سیاسی عێراق ناکە و ئێمە پێویستمان بە تەباییە پێویستمان بۆیە کە کۆی کێشەکان لە ڕێگەی گفتوگۆ و دانیشتنەوە چارەسەری وەردۆزینەوە و لە ڕاستیدا عێراقیش پێناوەتە قۆناغێکی تازە و پێویستە ئەو واقعی کە ئێستا عێراقی پێ تێپەڕێ وەکو خۆی لەبەرچاو بگیرێت. بە درێژایی مێژووی دەوڵەتی عێراق هەمیشە هەوڵی داوە سنووری کوردستان بەرتەسب بکاتەوە لە هەموو سەردەمەکانیشدا. ناوچە جێناکۆگەکان هەمیشە جێگەی مشتومڕ و گفتوگۆکردن بووە لەسەری کە لە ئێستادا هێزی پێشمەرگەی کوردستان ئەو سنوورەی ساڵانێکی زۆر بوو لە کورد داگیر کرابوو، ئێستا بە خوێنی ڕۆڵەکانی گەلی کورد لە دەستی درندەترین ڕێکخراوی تێرۆریستی ڕزگاری کردووە کە لە جیهانیشدا شانازی بە هێزی پێشمەرگەی کوردستان و نەبەردەکانەوە دەکرێ و ئەوەش چەسپاوە کورد لە بری جیهان شەڕی تێرۆر دەکات.